پێشانگای ساڵانەی بەروبوومە جوتیارە کۆماڵیەکان لە شاری کەلار ناوەندی ئیدارەی گەرمیان بە بەشداری دەیان جوتیار کرایەوە. لەم پێشانگایە جوتیاران چەندین بەرهەمی خۆماڵیان نمایش کرد. میوە مزرەمەنیەکان لە نمونەی لیمۆ و نارنج و سندی و پرتەقاڵ، هەروەها هەنار و خورما لەلایەک و سەوزە بەناوبانگەکەی گردەگۆزینەش لەلایەکی دیکە بەشێکی پێشانگاکەیان پێک دەهێنا. هەرچی هەنگەوانانیشە بە بەرهەمی هەنگوینی خۆماڵی بەشدار بوون. خانمانیش بە دروستکردنی خواردنە کوردەوارەکان و کاری دەستی گەرموگوڕی زیاتریان بە پێشانگاکە بەخشی. کەمان هەر لە قەیسیوە ئەتا هەناری تایە، لیمۆی تایە، پتقاڵی تایە، خورمای تایە، لالەنگی تایە، لیمۆتوشی عراقی تایە، هەموو شتێکی تایە. ئەگەر حکومەت پاڵپشتیمان بکات ئێمە زیاتر بەرهەماکانمان زیاترەکەین و پەرەی پێدەین و ئێوەنە بازاڕەوە. حکومەت پاڵپشتیمان ناکات بەڕاستی. کود خۆمانەی سێنین، دەرمان هەم خۆمانەی سێنین، هەموو شتێ خۆمان سێن لەسەر خۆمانێکی خۆمانەکەین. و سەرڕای ئەوەیش حکومەت هەڵساوە ئەوێ بکات بە جێگای نیشتەجێ بوون. زیاتر لە 130 باخ گردەگۆزینەیە، 200 باخی هەمووی باخی بەریە. حکومەت لەم دەشی گەرمیانە تەماعی کردودا ئەم 4 باخە ئێمە زیاتر لە سێنەوەمان لەسەر ئەم باخەدا ژیاون. زیاتر لە 100 ساڵ ئێمە ئەم باخە ژیاین و بەروبمان لەسەر ئەم ژیانمە لەسەر باخەیە. ئێستا خۆم ڕۆژانە تەنونیمێ دوتەن هەنار ئەکەمە بازاڕۆ بۆ ئەلوەکانی کەلار، خورما ئەوەن بۆ سلێمانی ئەچێت. جوتیارانی کەلار ڕەخنە لە حکومەت دەگرین کە هیچ پاڵپشتیەکیان ناکات، بە پێچەوانەوە هەندێک جار گرفتیان بۆ دروست دەکات. ئەوان دەڵێن ئەگەر پاڵپشتی بکرێن دەتوانن پێداویستیەکانی بازاڕەکانی ناوخۆ و خواروی عێراقیش دابین بکەن. ئێمە وەکو باخەوانەکانی شاردەی گردەگۆزینە سەر بە قەزای کەلار ئەمڕۆ بەشداریمان کردووە لە پێشانگای بەرهەمە خۆماڵەکانی گەرمیان بە بەرهەمەکانی هەنار و خورما، دۆشاوی هەنار، دۆشاوی خورما، نارنج، پرتەقاڵ، لیمۆ. ئەم باخانەی ئێمەکەوێتە سەر چەمی ڕووباری سیروان کە ئاوەکەشی هەر لە سەر ڕووباری سیروانەوە، یعنی هەنارەکەی ماشەڵڵاو تا بەچای خۆناوی بن هەنارێکی زۆر جوان و بەروبوومێکی زۆر جوانیە. وەڵی بەداخەوە ئێستا حکومەت هەتاوەکو ئێستا ئێمە هاوکارمان نەبووە، یعنی بەڕێوەبەتی کشت و کاڵی گەرمیان هاوکارمانە، بەڵام حکومەت بەعام هاوکاریمان ناکات. ئێستا هاتوون داوامان لێنکەوە باخەکان بڕۆخن بیکەن یەکەی نیشتەجێ بوون. چۆن ئەو بەرهەم جوانەکە یەکەی نیشتەجێ بوو؟ چۆن دارە بڕێتەوە بکە یەکەی نیشتەجێ؟ لە 143 گوندی ئیدارەی گەرمیان 1480 جوتیار لەسەر ڕووبەری 5726 دۆنم زەوی باغداری دەکەن و بەرهەمی باخەکانیان دەخەنە بازاڕەوە. گرنگی ئەم پێشانگانە ناساندی بەروبووی ناوخۆیە بە هاوڵاتیان و دۆزینەوەی بازاڕ و بۆ هاوڵاتیانمان. ئەو بەروبمانش کە زیاتر لەم پێشانگایە خراوەتە ڕوو بەروبوومی هەنار و خورما و هەنگوینە و بە تایبەتیش گرنگیمان بە سەوزەی گردەگۆزینە داوە بۆ ئەوەی دڵنیایەک بدەینە هاوڵاتیان کە سەوزەی گردەگۆزینەیەکێکە لە بەروبوومە تەندروستەکان بۆ بەردەستی هاوڵاتیان. بەشێک لە بەرهەمەکانی جوتیارانی گەرمیان لە بازاڕەکانی ئیدارەی گەرمیان ساغ دەکرێنەوە و بەشێکیشی هەناردەی بازاڕەکانی سلێمانی و هەولێر و خواروی عێراق دەکرێن. هیوان ئامێق، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.